بسم الله الرحمن الرحیم. سڵاوی خواتان لێبێ بەڕێزان و خۆشەویستان. ئەم کاتتان باش، خۆشحاڵم بەوەی کە لە خزمەت ئێوەی بەڕێز و خۆشەویستم بۆ باسکردن لە بابەتێکی تری دوانگەی خەڵک کە هەفتانە دوو ڕۆژ لە ڕۆژانی یەکشەمە و چوارشەمە دێنە خزمەت ئێوەی بەڕێز و خۆشەویست. باس و بابەتی ئەمڕۆمان بریتە لەوەی کە تۆی هاوڵاتی چۆن دەڕوانیتە بڕیارەکانی دادگای باڵای فیدرالی عێراق. دیارە ئەمڕۆ دادگای فیدرالی چەند بڕیارێکی دەرکرد. ئەم بڕیارانش کە ماوەی چەندین جەلسە و کۆبنەوەی دواخرا تا گەیشتە ئەمڕۆ ئەم بڕیارانەی دەرکرد، ئەویش بە کەمکردنەوەی ژمارەی ئەندامانی پەرلەمانی کوردستان لە 111 بۆ 100 ئەندام و ئەو 11 پێکاتەی کە هەبوو ئیدی بەپێی بڕیارەکانی دادگای فیدرالی نەما و هەروەها کۆمیسیۆنی باڵای سربەخۆی هەڵبژاردنەکانی عێراق سەرپەرشتی هەڵبژاردنەکانی هەرێمی کوردستان دەکات و هەروەها هەڵبژاردن لە هەرێمی کوردستان بە 4 بازنە دەبێ. دیارە ئەم 4 بازنەیەش هەولێر و دهۆک و سلێمانی و هەڵەبجەیە. سلێمانی 39 کورسی، هەولێر 34 کورسی، دهۆک 25 کورسی و هەڵەبجەش 2 کورسی. و هەروەها بابەتی هەرە گرنگی خەڵک کە بەڕاستی خەڵک زۆری پێخۆش بوو و خەڵکێکیش لەوانەیە گلەیی هەبێ لەو بابەتە، ئەویش موچەی خەڵکە کە بابەتەکە دادگای فیدرالی بڕیاری لەسەدا و وەزارەتی دارایی عێراقی پابند کرد بەوەی کە دەبێ موچەی خەڵکی هەرێمی کوردستان مانگانە و لە کاتی خۆی بدرێ. من نایم تەواو باسی کۆبنەوەکە و باسی قسەکانی سەرۆکی دادگا و باسی ئەو بابەتە بکەم، بەڵام ئەوەی کە من وەکو ڕۆژنامەنووسێک وەکو بەرنامەیەکە لە کەناڵی ئاسمانی پەیام پێشکەش دەکرێت و ئێوە ڕێی خۆتان تێدا باز دەکەن، ئێمە تەنها قسەی خەڵک دەگوازینەوە و قسەی خەڵکیش بۆ خەڵک دەگوازینەوە. دیارە خەڵکێک پێیان وایە کە ئەوەی ئێستا ڕوودەدا ئەمان نەتیجەی ناکۆچی و پاوانخوازی و نەتیجەی دەست بەسەراگرتنی ئەم هەرێمەیە لەلایەن ئەم دوو دەسەڵاتدارەوە و گوێیان بە هیچ کەسێک نەدا، گوێیان بە هیچ حزبێکی معارەزە نەدا، گوێیان بە هیچ ڕۆشنبیر و نووسەر و گوێیان بە هیچ کەسێک نەدا. هەرچی کە خۆیان ویستیان کردیان ئەوەش دەرەنجامەکە و ئەوەش نەتیجەکەیەتی کە دەبینین. ڕۆژ بە ڕۆژ دادگای فیدرالی بڕیاری نوێ دەردەکات لەسەر هەرێمی کوردستان لە پێشترە هەڵوەشاندنەوەی پەرلەمان و هەروەها چەند بابەتێکی تر و ئێستا کەش بابەتی کەمکردنەوەی ئەندامانی پەرلەمان و لابردنی ئەو 11 کۆتایە و هەروەها ناردنی موچە. یعنی بەڕاستی خەڵکێک پێیان وایە کە بەداخەوە ئەو هەرێمەی کە چاوەڕوان بووین ببێ بە دەوڵەت، ئەو هەرێمەی کە چاوەڕوان بووین کە بە حساب ئاڵای کوردستان لە نەتەوە یەکگرتوەکان هەڵبکرێ، ئەو هەرێمەی کە بە شیعاراتی بریقەدار بە جۆرێک بەڕاستی باسی لێوە دەکرا کەچی لە ئەرزی واقعیشە ئەوە دەبینین. ئێستا ئێمە ڕۆژ بە ڕۆژ بازنەی دەسەڵات و بازنەی هەرێمی کوردستان بچووک دەکرێتەوە. بۆ وای لێبێ ئایا خەڵک چاوەڕوانی ئەمە بوو کە وای لێبێ؟ ئەمانە هەمووی قسەیە و ئێوەی بەڕێز و ئێوەی هاوڵاتیانی خۆشەویست دوجار دەتوانن قسەی خۆتانی دەسەر بکەن. چکە لە حەقەتە یعنی ساڵانێکە ملەتی کورد خەون بۆ دەبینێ ببێ بە دەوڵەت و ببێ بە خاوەنی ئاڵای خۆی و ببێ بە خاوەنی سەروەری خۆی و ببێ بە خاوەنی دارایی و سەربەخۆی خۆی، بەڵام لە نەتیجەی مامەڵەیەکی ناتەندروستی دەسەڵاتدارانی ئەم هەرێمە لەگەڵ واقعەکەدا دەبینین ئەمڕۆ ئەوەی کە بەسەرماندێ ئەوەیە و بە حەقەتیش بەڕاستی خەڵک یعنی ئێستاکە خەڵکێکی زۆر ئەم بڕیارەی پێخۆشە، بە تایبەتی موچەخۆران، بە تایبەتیش ئەوانەی کە ساڵانێکە هاوار دەکەن دەڵێن با ئێمە خۆمان خاوەنی خۆمان بین، با ئێمە با خزمەت خەڵکی خۆمان بکەین، با ئێمە ئەو داهاتی کوردستانە با لە خزمەتی خەڵکی خۆمان بێ، با داهات لە کوردستان شەفاف بێ، با نەوتی کوردستان لە خزمەتی خەڵکی کوردستان بێ. بەڵام بەداخەوە یعنی دەبینین داهات و نەوتی کوردستان و ئەوەی کە پێی دەوترێت داهات و ئەو پێی دەوترێت سەرەوت و سامانی ئەو وڵاتە زۆرینەی هەر زۆری خەڵکی کوردستان لێی بێبەشە و خەڵکێکی کەم و دوو دەسەڵاتداری هەرێمی کوردستان سوودی لێ دەبینن. بۆیە دەبینین ئەوە ئەنجامەکەیەتی کە ئێستاکە دادگای فیدرالی دێ هەر ڕۆژە و بڕیارێکی تازە دەردەکا. دوا بڕیاریش ئەوە بوو کە ئەمڕۆ ئەوەی کە بینی بێ و ئاگادار بێ، دیارە دادگا بڕیاری ئەوەیدا دەبێ لەمە و دوا وەزارەتی دارایی عێراق پابەندە
بە دابینکردنی موچەی فەرمانبەرانی هەرێمی کوردستان تەنانەت سەرۆکی دادگا باز لەوە دەکا ئەگەر بە هەر جۆرێک بێ نابێ ئەم بابەتە تێکەڵ بکرێت لەگەڵ هەندێک بابەتی تر دەبێ موچەی فەرمانبەران دابین بکرێ و دەمێکە و ساڵانێکە هاوار دەکرێت و باز لەوە دەکرێت بە ئێمە لە ناوە خۆمان یەکترمان خۆش بوێ یەکگرتوو بین. باوکی عەبدوڕەحمان لە سەید سادق سڵاوی خوات لێبێ. باوکی عەبدوڕەحمان، ئەمڕۆ دادگای باڵای فیدرالی عێراق بڕیاری ئەوەیدا کە لەمە دووە موچە بۆ خەڵکی هەرێمی کوردستان دابین بکرێ و دەبێ ملزەمی بێ پێوەی و وەزارەتی دارایی عێراقیش پابەندە بە ناردنی ئەم موچەیە. لەلایەکی تریش بڕیاری ئەم 11 کۆتایی ئەم 11 تورکمان و ئەرمەن و مەسیحیەی کە لە پەرلەمان هەبوو بوو بە 100 ئەندام و 11 ئەندامەکە ئیدی نامێنێ و هەروەها بڕیاردا کە لە هەرێمی کوردستان هەڵبژاردن کۆمیسیۆنی باڵای سەربەخۆی هەڵبژاردنەکانی عێراق سەرپەرشتی بکە و هەروەها عێراق یاخود هەرێمی کوردستان لە هەڵبژاردنەکان ببێ بە 4 بازنە. ئێوە چی دەڵێن وەکو هاوڵاتیەک بەم بڕیارانە دڵخۆشن یان ئەوە تا پێتان ناخۆشە؟ وەڵاهی برا عاجزەکەم دیارە ئەو دەسەڵاتەی لە کوردستان هەبوو گوێی بۆ کەس نەگێت، ڕۆشنبیران و هەروەها زانایان دنیادیدان حەچەنیان کرد دیارە بەداخەوە ئەم دەسەڵاتە وای زانی گشتی نازانێ ئیلا خۆی نەبێت، بۆیە ئاوا ڕۆژمانگەیی بەم ڕۆژە و هەروەها پێم وایە ئەو بڕیانانەی دراوە بەڕاستی لە بەرژەوەندی خەڵکە ئێمە پێی دڵخۆشین، لەبەرەوە ئەمە گوێ لە کەس ناگرێ ئەم دەسەڵاتە بەداخەوە زوڵم لە خەڵکەکە ئیتە ئەوەی ئەیبینین یعنی بەڕاستی بەداخەوە چەکدارەکەی جیوا لێ کردووە کە گشتی لە بەرژەوەندی خۆی ئیشەکات و هەروەها ڕۆژ بە ڕۆژ ئەوەتە باج و غەرامە لە خەڵک زیاد دەکات. ئیتر بەڕاستی ئێمە جوانمان لێ هاتووە ئەگەر زەرەرێکمان بێ هەر دڵخۆش بین بەو کارانە. بەڵێ دەستەکانت خۆش باوکی عەبدوڕەحمان، زۆر سپاس دەکەم بە قوربان، دەستەکانت خۆش بێ. بڕیارەکانی دادگای فیدرالی دیارە خۆی لە خۆیە دادگای فیدرالی بە بڕیارێکی پەرلەمانی عێراقا دروست بووە و یاخود با بڵێین کە لەوێ سوێندی یاساییان خواردووە و ئێستا دادگای فیدرالی بووە بە هەموو شتێک. ئەمە جێگای ئەوەیە کە تۆزێک تێڕامینێن، تۆزێک لێی وردبینەوە بۆچی حاڵمان بەمە گەیشت کە دوای ئەوەی ئێمە لاف و بێزافی تەواو دەوڵەتێکمان لێ دەدا یاخود لە ئەرزی واقعیشە بە حەقەت ئێمە ئەوەندەیە ئاڵامان نەبوو لە نەتەوە یەکگرتووەکان و پێمان نەدەوترا دەوڵەت، بەڵام بەڕاستی زۆر متەمەکین بووین لە زۆر ڕۆ، بەڵام ئەوەی کە خەڵکێک ئاماژەی پێدەکا پاوانخوازی و ناکۆچی لایەنەکان بە تایبەتی دوولایانی دەسەڵاتدار و هەروەها گوێنەدان بە داوای ڕەوای خەڵکی کوردستان و خەمساردی لە ئاست خزمەتکردنی خەڵکی کوردستان و گوێنەدان بە بابەتی ئەمانە وای کرد کە بەداخەوە ئەمڕۆ لە شوێنی تر بڕیارمان بۆ دەربچێ. کاک هادی لە دوکان سڵاوی خوات دەبێ. سڵاوی خوا لە مامۆستاجان، سڵاو لە هەموو لایەک بەڕێزش کە ئەو پەیوەندی وەرگرتم. سپاس بە قوربان، دەستەکان خۆش بێ. زۆر سپاس. تۆ چی دەڵێ کاک هادی سەبارەت بەم بڕیارانە؟ وەڵی مامۆستا با من یەکشت بڵێم لەسەر ڕێی خۆم، ئەم بڕیارانە هەتا نەچێتە کاری جێبەجێکردنەوە، حتا لە ئیسلامیش لە دینە سەماویەکانی شاوە هاتووەڵێ تا شتێ بە چاوی خۆ نەبینی بڕوای پێ نەکەی، حتا حادیسەیەکی پێغەمبەرێ صلی الله علیه وسلم ئەگەر لێرە مەجاڵە بە زماتی بژێڕنەوە ڕۆژەکان پێغەمبەر صلی الله علیه وسلم شیرەکە ڕژا بوو، پشیلەکەشی دی دەمێ لێساوە هەر باوەڕی نەکرد. جا لەبەرەوە ئەمە ئەم نمونەی دینی ئیسلام بۆ هێناوە کە شتێک بە تا بە چاوی خۆمان نەیبینین و نەچێتە بواری جێبەجێکردنەوە بە عاشکرا قستی قەی پێ ناکە. مامۆسایەک شتێکە هەیە مامۆسانوەر ئەگەر دیقەتت دابێت ئەوە لە ماوەی 32 ساڵی حکومڕانی دەسەڵاتی پارتی یەکێتیە
لەوانەیە خەڵکانی بڵێن پشکی شێر بەر ئیسلامی بزوتن ئیسلامی و کۆمەڵی دادگەری و نازان چیەکەی ڕاستە بەڵام پشکی شێر بەر ئەو دوو حیزباکەوێت تا ئێستا بە پلان و بەرنامە کارێکی وان نەکردووە کە خەڵک متمانە و سیقا بگەڕێتەوە لای یەکتری بەڵکو هەمیشە لە بەرنامەی ئەوە بوون سیقا نەمێنێ و متمانە نەمێنێ بۆیە ئێستا ئەگەر خەڵکانێکیش گرەی لە تەلەڤیزیۆنەکەی پەیام بکەن یا لە هەچ تەلەڤیزیۆنێ بکەن ناحەقیان مەگرێتەوە مامۆستایان ئەمانە کاریان لەسەرەوە کردووە ئەم حکومڕانی کوردیە کە باوەڕیشمان بە دادگارکان و بە بڕیارەکانی دادگای فیدراڵی عێراق نەبێ مامۆستانە یەکشتی کەشەیە دادگای فیدراڵی عێراق کۆمەڵێک دادگەری تایە ئەگەر ملاحەزە فەرمی بەڵێ نۆ ئەندام نۆ ئەندامن دوو ئەندامیان پارتیە ئەندامێکیان پارتی و ئەندامێکیان شێتیە دوو ئەندامیان سونەیە و ئەوەی تریشان شیعەن ڕەحمەت دەدایک و باوکت مامۆستا کەواتە دوو ئەندامی کوردی تایە بەڵێ ئەگەر دادگای فیدراڵی سەر بە خۆیانە ئەو بڕیارە با بچێت جێبەجێکردنەوە من لەسەر تەوەرەکە دەستخۆشی لێگەم خەڵک بە تەواوی بوژێتە مامۆستایتر من تۆش ئەم بەرنامە لە من تەلەفۆنەکەم دۆش ئەم بەرنامەیە بۆ شوێ دەستەکانت خۆش بێت وەڵڵا ئێمە هیوادارین بەرنامەکانمان بچێتە سەر بابەتێک کە بەفعلی باسی جوانیەکان بکەین بەڵام بەداخەوە هیچیان نێشتەوە لە جوانی وەڵام مامۆستا یەک چرکی کەش جەنابتان درێغیتان نەکردووە جەناب لەگەڵ تەلەڤیزیۆن هەموو تەلەڤیزیۆنەکان بەپێی توانای خۆیان توانیانە بەس پێیان کە کارێکی وای نەکردووە کە خەڵک نیگەران بێت لەبەرەوە هەست کەسی قساکە و بەرامبەر پەیام و بەرامبەر مامۆستا عەلی بابی قساکە ئەوە بێڕێزیە کە ناحەقیە کە من بۆ خوای دیفاع لە کەس ناکەم هەچی زاڵەم و بڵێن زاڵەمە هەچی کافر و وڵی کافرە هەچی مڵکوماڵی سامانی خەڵکی خۆ مامۆستا عەلی بابی هەمیشە لە کۆمونەوەکان ئەوەی ملی خەتما بێ و توێتی وا نابێ کاکە کۆمەڵێک قڕ و سێسوارێکیش پڕ یا دارێک پڕ و شعب قڕ دەستەکان ئەشکرا مامۆستا شەیەکی شاد و دادی خۆش قوربان دەستەکان خۆش گیانەکەم کاگی سوف سڵاوی خوارد لە بێم کاتت باش سڵاوی خوای لە تۆ بینیانیش کاگی سوف بەڕێستان چی دەڵێن سەبارەت بە بڕیارەکانی دادگا والله ئەوە جەزمی و نەتاریخ کوردی بەڕاستی یعنی بەڕاستی بەرە و حەوزا دەڕۆیشتین بەرە و نامۆسات دەڕۆیشتین بەرە و مۆسات بگەڕێن بۆ بڕیارەی ئەگەر هەڵبژاردن بکرێ ئەگەر ئەو بڕیارەن دادگاوان تیش کرد سەربار بە موچە و داهات و مستەقام گەڕنەوە بەڵدا بەڕێک پێشی داباز بکرێتن هەنی ئەوە زۆر سەچ باشە بە هیچ تەقیم ناکرێتن بە هیچ هەستەچی ئەو لای پێیشتی بە خۆ پیشاندان و جێرارم ئەو بڕیارە بە قەناعەتی من دەستەکانت خۆش کاگی سوف زۆر سپاس بە قوربان لە حەقەتدا مەسەلەی بڕیارەکانی دادگای فیدراڵی ئەوەیە کە ئەوەمان پێ دەڵێ کاتێک کە تۆ نەتوانی ئوموری خۆت بە ڕێکوپێکی بەڕێوە ببەی خەڵکێکی تر دێ بڕیارت بۆ دەدا خەڵکێکی تر دێتن تەدەخل لە کارەکانت دەکا ڕێک ئەوە وایە یعنی ئێستا ئێمە ماوەی زیاتر لە 30 ساڵە خەڵک داوا دەکا کاکە جوان لەسەر کورسەکانتان دانیشن کاکە هەرێم با لە دەستمان نەڕوا بە شێوازێک لە شێوازەکان حکم بکەن شەفافیت هەبێ خزمەتی میلەت بکەن بەڵام نەتیجەکە دەبینی چی بەسەر هات کاک محمود لە دهۆک سڵاوی خوارد لێ بێم کاتت باش سپاس بە قوربان سپاس کاک محمود بڕیارەکانی دادگای فیدراڵی چی دەگەیەنێ مانای چییە؟ والله دەگەینێتن بەداخەوە بەسەڵاحەت قەسە دەکەم دەسەڵاتی هەرێمی کوردستان چ سەڵاحیەت نەماوە و بەداخەوە هەروەها چ مصداقیەت نەماوە مانای ئەوەیە یعنی خەڵکی هەرێمی کوردستان کەلاوە هەندە ساڵەکان خەباتی تزگار سەربەخووی وەردەگێتە ئێستا ئەڵێت بە بەغدا حکمی کوردی بکاتەوە بە حکومەتی هەرێمی هەرێمەوە لۆ مثلك عربية ماموسا أوي إلا الرماك المر جل أمر منه أما شوفوا دخلاتي أم ولا هرين كردستان زور جورة
لأمنيتي حسدوا أما طلبي أولا يصلوا خفيف بصن بأمدا خزارك وما مستقم زۆر سپاس کاک محمود دەستەکانت خۆش بە قوربان زۆر سپاس کاک هەنگاو سڵاوی خوات لێ بەم کاتت باش سڵاوی خوای لە جەلابت و لە هەموو کارمەندان و بینەران سلام علیکم وعلیکم السلام ورحمة الله کاک هەنگاو سەبارەت بەم بڕیارەی دادگا ئێوە دەڵێن چی بەڵێ داراد بەڵێ گیان ئەم دەسەڵاتە وای کرد کە ئەم ئەزمونەی هەرێمیش بەرەو لاوازی بڕوات و پەیتا بگەڕێتەوە سەر عێراق ئەم دەسەڵاتە وای کرد ئێمە 13 ساڵ لەمەوبەر کە گۆڕان دروست بوو ئەزمون هیوامان هەبوو کە ئەم دەسەڵاتە بگۆڕدرێ ئەو ئەزمونەی کووردا لە باشووری کوردستان لەکەدار نەکرێت لەناو نەفسی بەڵام گۆڕان خولی یەکەم دیفاعی کرد خولی دووەم هەر دیفاعی کرد کە شەڕ لا نەکرێ پەلەمە بەڵام دواتر کە کار نەوشیوان نەما ئەمری خوای کرد ویان فرۆشت هەندەکان کاک هەنگاو وهندك بولا انت هندك بولا اخواتي عندك كما تسمعوا لا دفاع او هواي خلص في بطاش كده عندك صلاة والدها قتال السادات جيش إسرائيلي بتواني أراض بتواني سلسافة انت خشبين وجهات بسهرين جا إحساس أما أخوات بارها وجازين بيه أوان قديمين دفعكن لها وجازين بلام دفعكن إن شاء الله مرجع نزيك به لمها وجازنا أبيت كومري جازين لا يني إخوانا لا يني كا ولا ناسي ذكرية تبنية كم سرب خريط واوي خلص يصير دستي كويلايتي دردي كيف خلق بكويلة لكني براسي خلق بكويلة كراوا خلق هشا كراوا خلق ناني يبقوا قرزداري همشتيا اي آوا اي كاربايا اي بازارا خانو دوي خان بهار داده دوي كاسي يوايكم قرزة خانو وزن بابا قرز ساوانا بدموا كرسي خانو شنادي وسيمانجك نامانجك الشون كاوري حكمتي عراقة كمستقل بدا يروا مستقبل دولة سجلت في السجايا في 6 هزار لمليون هتا 6 مليوني كان يمشي كده هي حبيب بنا عدالتي كان يمشي هزار دستكان تخرج هزارو وسط هزارو او دولانية هزاركا دستكان تخرج سوريا كان يأكل لفنجة هزار بسروا مستيجة هرمي كردستان ودقرين خلصي إيران خلصي تركيا مستيجة هرم ودقرين ودا هاتي أم بنمارانش دستوات داركان ياسر لدفتران تبتا دهاتك أم ناوكو دستكان تخوش كاتن قوجان خلصي هزار مستسلة بغدادي دستكان تخوش خلصي هزار أول كان كلية أتركينا بس أم دستواتي خلص كان هديتو أم هجادنا كتشان تنيدنا دارين داري كتب سحرين فاتانا كانوا أو دهاتي بالديسان قضيان بالتنوي لكنا وخلص كردستان سرب بكنيتو دستواتي في إخواناتي دستواتي كلاي إخوان هديتو بەڵێ کاک هەنگاو دەستەکان خۆش زۆر سپاس بە قوربان کاک ئیسماعیل لە هەولێر سڵاوی خوا دەبێ فەرموو کاک ئیسماعیل عەلەیکوم السەلام وەرەحمەتوڵڵاهی کاک ئیسماعیل فەرموو سپاس بە قوربان تۆ دەڵێ چی سەبارەت بەم بڕیارەی دادگا والله بڕیارەتی زۆر باشە بەڕاستی یعنی بەڕاستی یعنی باشەکەی لە چییە باشەکەی لە چییە کاک هەنگاو كاك يعني موسى زوتر ديتن او زوتر ديتن بس ابن ليه قرن براسي هلا هلا وكان كان على كان يشرب بالصلاه والفك وخاتي بانج كان له حسين ولا ابن ليه قرن بس ليه ما قرن كاكا هذه بيسخور اعتقد اول هي ليه ما قرن ابن ليه قرن يسال جزي حاله تاخذ على الدم دەستەکان خۆش کاک ئیسماعیل زۆر سپاس بەڵێ چێمان لەگەڵ با فەرمێ
دیارە لە بڕیارەکانی دادگا ئەوەیە کە ئیدی لەمە دووە دەبێ وەزارەتی دارایی حکوومەتی فیدرالی واتە حکوومەتی عراق پارەدابین کا بۆ موچەخۆرانی هەرێمی کوردستان و پابند کراوە بە هەمان شێوە هەرێمیش پابند کراوە و هەروەها لە سەبارەت بە هەڵبژاردنەکانیش دیارە کۆمسیۆنی باڵای سەربەخۆی هەڵبژاردنەکانی عراق سەرپەرشتی هەڵبژاردنەکان دەکات دیارە هەرێمی کوردستانیش دەبێت بە 4 بازنە لە هەڵبژاردنەکان ئەویش هەولێر و دهۆک و سلێمانی و هەڵەبجە 39 کورسی سلێمانی خۆت بڵێن 39 کورسی لە سلێمانی دەبێت 2 کورسی لە هەڵەبجە دەبێت 34 کورسی لە هەولێر و 25 کورسیش لە دهۆک واتە 100 کورسی ئەو 11 کورسی پێکاتەکانی تورکمان و ئەرمەن و بڵێن مەسیحیەکان نەما ئیدی پەرلەمانی کوردستان لەمە دووە کە هەڵبژاردن دەکرێت دەبێت بە 100 کورسی دیارە دادگای فیدرالی بڕیاریشیدا کە دەبێت لەمە دووە موچە لە کاتی خۆی بێ و دوانەکەوێ و هیچی تر موچەی هەرێمی کوردستان کاک محەممەد لە سلێمانی سڵاوی خوارد لێبێ ئەتۆ سەبارەت بەم بڕیارانە دەڵێسی سەلام و ڕەحمەت الله بە قوربان زۆر خۆشحاڵم بۆ بڕیارەی دادگای فیدرالی هیوادارم لەمە دووە میلەتی فەقیر وەژاری استفادە لەو بەزاڕی بکا و موچەی خۆیان لە کاتی خۆی داوەرگرن و ئەوبژاردن لە کاتی خۆی دابکرێت چی دیکە ئەم وڵاتە تەخشان و پەشانی خۆ دەکرێت بۆ وای لێ هات ئێستا ئێمە خۆشحاڵ بین بە بڕیارێکی دادگای فیدرالی و لەوێ پارەمان بۆ بێ ئەی ئەم هەرێمی کوردستانەی خۆمان بۆ وای لێ هات مامۆستا خۆشەوی زۆرێکی زۆر دەکرێت لەم خەڵکەی من وەکو خۆم 30 ساڵ پێش مەرگە بووم تووشی کێشەیەک بووم کەسی جانسەرجێکەکەی من 30 ساڵ خزمەت ئێستا دینارە مەعاشم نەکرێتیشم ئەنجامینە عەدالەتی ئەمڕۆ ساعتێک نامێت لە داریاتمەوە چوومە بنکەی خاننشینیش داوام کرد کاکە یا شتێکمان بۆ بکەین یا بمانجێڕنەوە بۆ سەبابەکەی خۆ یا خاننشین ناکرێت هیچ عەدالەتێک نییە هەنی کەس لە کەسە یا بارم ئەم بڕیارە زۆر هەنی بەڕاستی پێم خۆشە دادگای نیشی باش بێ و ئەم خەڵکە بوژێتەوە دەستەکانت خۆش کاک محەممەد ژیان زۆر سپاس بە قوربان زۆر سپاس دیارە دادگای فیدرالی لە پێشتر چەند بڕیارێکی دەرکرد و لە ئێستاداش بە تایبەتی ئەمڕۆ دوای دواخستنی چەندین جاری ئەم بڕیاردانە بۆ ئەمڕۆ 21 مانگ دیارە بڕیاری دا و قسەی خۆی دوازار کرد سەبارەت بە موچەی خەڵکی هەرێمی کوردستان کە خەڵکی هەرێمی کوردستان پێم وانییە ئەگەر بێ و لە هەرێمی کوردستان موچە بە شێوەیەکی ڕێکوپێک بدرا باو و موچە دوانەکەوت باو و هەروەها ئەم هەموو نەعەدالەتی و ناشەفافیە نەبوایە خەڵک پەنا ببا بۆ دادگای فیدرالی و لەوێوە چارەسەری گرفتەکانمان بۆ بکەن و لەوێوە موچەمان بۆ بێ بەڵام دوجار ئەوەی کە خەڵک ئاماژەی پێ دەکا نەعەدالەتی و ناشەفافی و هەروەها چۆن دەڵێ لامبالاتی دەسەڵاتدارانی ئەم هەرێمە وای کرد کە خەڵک یعنی پەنا بباتە بەر دادگای فیدرالی و لەوێوە بڕیار دەربکرێت چکە بەڕاستی ئەگەر وا بڕوا و لەوێوە بڕیارەکان دەربکرێ خەڵکێک پێیان وایە کە دوجار چ نرخێک بۆ هەرێمی کوردستان دەمێنێتەوە و ئایا دەبێ چارەنووسی هەرێمی کوردستان چی بەسەر بێ ئەگەر بێ و ئێمە بڕیارەکانمان لە دادگای فیدرالیەوە بۆ دەربچێ بۆ نمونە لە کاتێکا کە درێژکردنەوەی تەمەنی پەرلەمانی بەنان شەرعی داناو و پەرلەمانتارەکانی ناردەوە ماڵێ ئەمە خەڵکانێک پێیان وابوو کە ئیدی ئەمە تەواو ئەمە لە قالبدانی هەرێمی کوردستانە یاخود خەڵکانێک پێیان وابوو نا ئەوە هەر بابەتێکە و لەوانەیە ئیدر دووبارە نەبێتەوە جارێکی تر بەڵام دادگای فیدرالی بەردەوامە لە بڕیاردان بەردەوامە لە سەر هەندێک هەڵوێست و هەندێک بەدواداچوونی جدی دەکا بۆ ئەو بابەتانە بۆ ئەو شکاتانی کە کراوە بۆ ئەو داوایانەی کە نووسراوە دوجار ئەمڕۆ بڕیاری ئەوەیدا کە پەرلەمانی کوردستان دەبێ ببێ بە 100 کورسی ئەم 11 کورسیەی کە دیارە ئاشوری و مەسیحیەکان و تورکمان و ئەرمەن تێیدا بوون ئەو 11 کورسیە ئەو 11 کورسیەی لابرد و هەروەها کوردستانیش ملزەم دەکا بەوەی کە هەرێمی کوردستان بە 4 بازنەی هەڵبژاردن بکرێ واتە لە هەولێر و لە دهۆک و لە سلێمانی و لە هەڵەبجە دەبێ بە 4 بازنەی هەڵبژاردن واتە کەسێک کە لە هەولێر خۆی کاندید کردبێ لە دهۆک و سلێمانی و هەڵەبجە کەس ناتوانێت دەنجی بۆ بدا واتە کەسێک لە سلێمانی خۆی کاندید کردبێ تەنها خەڵکی سلێمانی ئەوەی کە لەسەر سلێمانی حسابە
ئەو دەتوانن دەنجی بۆ بدەن و هەروەها کورسەکان بۆتە 100 کورسی دیارە کورسەکانیش 39 سلێمانی و 34 هەولێر و 25 دهۆک و 2 کورسیش هەڵەبجە و ئەو بڕیارەی کە بەڕاستی خەڵکێک بەڕاستی پێشوازی لێ دەکا و دەشبینین لە تۆڕە کۆمەڵایەتەکان خەڵک بە خۆشحاڵیەوە باسی دەکا بابەتی موچەیە کە دوجار موچە دەبێ مانگانە لەگەڵ دابشکردنی موچەی فەرمانبەران و خانەنیشتنانی عێراق موچەی فەرمانبەران و خانەنیشتنانی هەرێمی کوردستانیش دابش بکرێ و نابێ جارێکی تر موچە دوا بکەوێ. ئەمانە بەڕاستی دەڵێم خەڵک لە هەرێمی کوردستان قەت چاوەڕوانی ئەو ڕۆژە نەبوو کە ئێمە لە بەغداوە موچەمان بۆ بێ و بڕیارمان بۆ دەربکرێ و هەروەها لێرە بەو شێوەیە دەستەوەستان بین. ئەمە هەمووی دەگەڕێتەوە بۆ ئەم هەموو تەراکوماتی نائەدالەتیەی کە لە چەندین ساڵی ڕابردوو ئەو پاوانخوازی و نائەدالەتی و ناشەفافیەی کە هەبووە لە داهاتە لە خەرجیە لە خزمەتکردنە لە پاوانخوازیە لە جیاوازیکردنە. یعنی بۆ نمونە خەڵکانێک لە هەرێمی کوردستان خەڵکانێکی کەم نەک خەڵکانێکی زۆر بەڕاستی لەو پەڕی خۆشی دەژین بەڵام دەبینین خەڵکانێکی زۆریش بەڕاستی لە ژیانێکی ناخۆشدا دەژین. خەڵکانێک بەڕاستی چۆن دەڵێ مەجبوری هیچ نین هەموو شتێکیان بۆ متەوەفرە بەڵام خەڵکانێک دەست بۆ هەر شتێ دەبەن نییە دەچی بۆ نەخۆشخانە داودەرمان نییە دەچی بۆ بازار پارەت نییە دەچی بۆ ئەوەی کە مامەڵەیەک بکەی بەڕاستی باج و خەراجێکی زۆرت دێوەردەگرن. ئەمانە بەڕاستی هەمووی وای کردووە کە خەڵک لە هەرێمی کوردستان تووڕە بێ خەڵک نیگەران بێ خەڵک ینی قەت ینی پێم وانییە هیچ کوردێک حەز بکە وڵاتی نەبێ هەموو کوردێک حەز دەکا وڵاتی هەبێ بەڵام دەسەڵاتداری هەبێ ئەم دەسەڵاتدارە خۆی بە خاوەنی ئەم وڵاتە بزانێ و ئەم دەسەڵاتدارە خزمەتی خەڵکی کوردستان بکە ئەم دەسەڵاتدارە جیاوازی بە خەڵک نەکە ئەم دەسەڵاتدارە داهاتی ئەم هەرێمە بە شەفافانە و بە ڕێکوپێکی دابشکە بەسەر هەموو خەڵکی هەرێمی کوردستان خزمەتگوزاری بگاتە هەموو شوێنەکانی هەرێمی کوردستان جادەوبان بگاتە هەموو شوێنەکانی هەرێمی کوردستان ئاو کارەبا بە هەمان شێوە. بەڵام دەبینین ئێستا کە لە هەرێمی کوردستان بازێکی زۆر و ڕسوماتێکی زۆر و وەگومرگێکی زۆر و ئەو بابەتانە ینی لە خەڵک وەردەگیرێ بەڵام لە مقابلیشدا ینی کەمترین خزمەتگوزاری و لە لایەکی تریشەوە ئەگەر سیر بکەین پێم وایە کە لە دوجار هەم لە عێراقیش و هەم لە هەرێمی کوردستانیش ئیش لەسەر ئەوە دەکرێت هەر ئەوەندەی ئەو کەیسا هەتا بجولێندرێ ئەویش هێنانی ئەم هەموو دا و دەرمانە بەسەر چووە هێنانی ئەم هەموو کەلوپە لە خۆراکە بەسەر چووە ئەم هەموو کوالێتی خراپە لە هەموو بابەتەکانی خواردن و کەلوپەل دەبینین بەڕاستی هەرێم بۆتە مەیدانی ساختکردنەوەی کەلوپەلی بەسەرچووی وڵاتانی دەوروبەر و ئیقلیمی و دنیاشدا بەڕاستی یعنی سیارەی وا هاتوتە هەرێمی کوردستانە گوناحە بەزادەدا بڕوە لەبەرەوەی ئەم سیارە ینی بەکەلکی لێخوڕین نایە ئەوەندە سیارەیەکە ئەوەندە بە خراپی دروست کراوە. بۆیە یعنی ئەگەر کار وا بڕوا ئەگەر دادگای فیدرالی وا لەسەر خەت بێ بەم شێوەیە زوو بڕیار بدا لەسەر ئەم بابەتانەی کە لە هەرێمی کوردستانە خەڵکێکیش دەڵێن زەحمەت نەبێ ئەی ڕۆڵی هەرێمی کوردستان چی دەبێت لەم بوارە ئەی کوا دەسەڵاتی هەرێمی کوردستان. مامۆستا محەممەد لە شارە زور. سلام مامۆستاگیان. وعليكم السلام ورحمة الله وبركاته. وڵاهی پیرۆزبایی لە خەڵکی کوردستانەکەم بۆ بڕیارانەی دادگای فیدراڵی کە لە بەغا دەچوو ئەمڕۆ. مامۆستا گیان چی وای کرد کە تۆ پیرۆزبایی بکەیت بۆ دەبێ ئێمە پیرۆزبایی بکەین لە کاتێککە ئێمە هەرێمێکمان هەیە و حکوومەتێکمان هەیە و بەڵام پیرۆزبایی لە بڕیارێکی دادگای فیدرالی بکەین چی وای لە جەنابەت کرد کەوا بڵێ؟ وڵی نادادەکانی حکوومەتی هەرێمی کوردستان نادادەکانی یەکێتی و پارتی دەسڵاتێکی بەڕاستی ستەمیان لە میلەتە کرد یعنی لە هیچ بوارێکۆ سەرکەوتنیان نهێنا لە هەموو بوارەکانەوە لە حەچی بوار و هەیە میلەتیان چەوسانەوە بەڕاستی غەرجیان لەم میلەتە کرد بەڕاستی دەستخۆشیان لێەکەین یعنی چی دروستە پێویستە ئیسەوتم سوژدەی شکر ئەبم بەس جارێکە هێشتا نەمبردوی ئیشەڵا سوژدەی شکریش ئەبم کە ئاوا هەموو بڕیارەکانی دادگای فیدرالی ئەوەی کە بەسەر هەرێمی کوردستانە هەمووی تەطبیق ببێ هەمووی جێبەجێ بکرێ و ئەو بڕیارانی تریش کەماوە کە بەسەر هەرێمی کوردستانە و هەنێ بڕیاری تر هەیە ئێمە داوای بکەین پەرلەمانەکان ئەوانەی مەعارەزە بە تایبەتی داوای بکە و بدرن بە مەحکەمە لە هەموو بوارەکانی بەڕاستی ئەم
ئەو سیستەمی پەروەردەی وای لێ هاتووە خۆیان مناڵەکانیان لە پەروەردەی تایبەتە و لە ئەوروپای و لە ئەمریکا و لەم شوێنانەیە و مناڵی فەقیر و هەژاریش ئابە و شێوە ئەخوێنێ و ئەوە خوێندنەکەیەتی و هیچ گوێ نادەن بەم میلەتە بەڕاستی ئێمە دەستخۆشی لە حکومەتی عێراقیەکەین یاخوا خوای گەورە هیچ دەفاتیان نەمێنێ ئەم دوو حیزب هیچ دەفاتیان نەمێنێ و سوپاسی خوای گەورەش دەکەین کە ئاوا دڵمان خۆش بوو چۆن یاوە ئیمڕۆ دڵمان خۆش بوو خوای گەورە هەر ئاوا بە خۆشی بیبێنە سەر و بڕیارەکان جێبەجێ بێت و ئەمانش بەرتیل نەدەن بە دادگای فیدراڵیان بەرتیل نەدەن بە حکومەتی عێراقی هەنێ بڕیار جێبەجێ نەکەن ئەوە دەربارەی تەقاوەتی دەربارەی لەبەرکردنەوە بەڕاستی پێویستە ئێمە هەوڵی بۆ بدەین دەستخۆشیان لێ بکەین و پشتگیری بکەین و ئەوەشی کۆیلە و ماساوچی نەبێ پشتیوانی لەمانە ناکاو دەست و خۆش بێ و زۆر مەمنونتین خوا حافیزتانی و خوا دەگەڵ خوا گەدار بێ باسی کەناڵی پەیامی شەگەین بەڕاستی سپاس بە قوربان دەستەکانت خۆش بێ زۆر سپاس سەرکەوتوو بن زۆر سپاس دیارە بڕیارەکانی دادگاتان بیردێنمەوە ئەو بڕیارانەی کە ئەمڕۆ لە دادگای باڵای فیدرالی عێراق سەبارەت بە هەرێمی کوردستان دەرکران بڕیارەکان با بڵێن ئەوەی کە خەڵکێکی زۆر پێشوازی لێ دەکات بە تایبەت بەبەتی موچەیەکە ئیدی لەمە دووە وەزارەتی دارایی عێراق پابند کراوە بە پێی بە بڕیارەکانی دادگای فیدرالی کە ئامادە بێ و هەوە موچەی هەرێمی کوردستان دابین بکە ئەمە یەک لە بڕیارەکانە و بڕیارێکی تریشی ئەوەیە کە لە هەرێمی کوردستان ئیدی کە هەڵبژاردن ئەنجام دەدرێت لە ماوەیەکی تر کۆمیسیۆنی باڵای سەربەخۆی هەڵبژاردنەکانی عێراق سەرپەرشتی دەکات و هەروەها دیارە بڕیارێکی تری دادگا ئەمڕۆ ئەوە بوو کە ئەم 11 ئەندامەی کە لە پەرلەمانی کوردستان کە ئەندامەکانی ژمارە ئەندامانی پەرلەمانی کوردستان 111 ئەندام بوو 11 ئەندامی پێکاتەکانی تورکمان و مەسیحی و ئەرمەن بوو دیارە دادگا بڕیاریدا بە لادانی ئەم 11 بە دادانی کۆتاکان و هەروەها بە دادگا بڕیارێکی تریشی دەرکرد کە لێرە لە هەرێمی کوردستان بەڕاستی گرفتێکی لەسەر بوو بابەتی مەسلەی یەک بازنەیی بێ لە هەرێمی کوردستان یان فرە بازنەیی بێ ئێستا دیارە بە پێی بڕیارەکانی دادگا یەکێ لەو بڕیارانەی کە ئەمڕۆ دەری کرد ئەوەیە کە هەڵبژاردن لە هەرێمی کوردستان دەبێت بە 4 بازنە واتە هەولێر دهۆک سلێمانی هەڵەبجە 39 کورسی لە سلێمانی و 34 کورسی لە هەولێر و 25 کورسی لە دهۆک و 2 کورسی لە هەڵەبجە ئیدی ئەمە ئەگەر هەڵبژاردن بڕیاری لەسەر بدرێ و ئەنجام بدرێ پەرلەمان لەمە دووە 100 ئەندامی دەبێ و هەروەها خودی هەڵبژاردنەکە و پرۆسەکەش بە 4 بازنەی بەڕێوە دەچێ و کۆمیسیۆنی باڵای سەربەخۆی هەڵبژاردنەکانی عێراق سەرپەرشتی دەکات دیارە ڕێژەی ئافرەتیش 130 دەبێت لە خودی هەڵبژاردنەکان ئەمانە ئەم بڕیارانە بوون کە دادگای باڵای فیدرالی عێراق ئەمڕۆ دەری کرد ئەوەی کە جێگەی سەرنجە ئەوەیە کە خەڵکێکی زۆر لە هەرێمی کوردستان خۆشحاڵی خۆیان دەربڕی بە تایبەتیش سەبارەت بەو بەرگەیە کە باس لە موچەخۆرانی هەرێمی کوردستان دەکات بە فەرمانبەر و بە خانەنشینەوە دیارە بڕیاردرا کە ئیدی لەمە دووە لە ڕێگەی وەزارەتی دارایی عێراقەوە موچەی خەڵکی هەرێمی کوردستان دابین بکرێ خەڵک حەقی خۆیەتی بپرسێ ئەی زەحمەت نەبێ ئەم حکوومەتە چی دەکات دوجار چۆن مامەڵە لەگەڵ ئەو بابەتە دەکات و هەروەها ئایا پابند دەبێ یان پابند نابێ ئەوەی کە بە من بینیم لە دانیشتنەکە دیارە بە ملزەم باسی کردو دەبێ حکوومەتی هەرێم و حکوومەتی عێراقیش پابند بن ملزەم بن بۆ بابەتە چەند ڕۆژێکیش بەر لە ئێستا ئەگەر بەبیرتان بێ محەممەد شیع سوودانی سەرۆکوەزیرانی عێراق هەمان تەلمیحێکیدا سەبارەت بە موچەی خەڵکی هەرێمی کوردستان کە دەبێت خەڵکی هەرێمی کوردستان موچەی پێ بدرێ و وەشایانی ئەوەن کە ڕێزیان لێ بگیرێ هەر ئەم ڕۆژ لە دادگا باز لەوە کرا کە کورد خاوەنی ئەخلاق و خاوەنی کەرامەتی خۆیەتی و خەڵکی هەرێمی کوردستانیش خاوەنی شایستەی ئەوەن کە موچەیەکی حەقی خۆیان پێ بدرێ و هەروەها ئەوەی کە من بینیشم دەڵێ هەتا بودجێ پەرپێدانی پارێزگاکان بۆ ئەوەی کە پارێزگاکان بێبەش نەبن لەو داهاتەی کە لە عێراق هەیە ئەو پارەیان بۆ دێ تاوەکو بتوانن پەرپێدانی پارێزەکان بەردەوام بێ کاک محەممەد لە سلێمانی سڵاوی خوارد لە بیان کاتت باش کاک محەممەد وەکو هاوڵاتیەکی هەرێمی کوردستان جەنابتان چی دەڵێن سەبارەت بەم بڕیارانەی دادگا کە ئەمڕۆ بڕیارەکانیدا سەبارەت بە مەسەلەی نەمانی کۆتا ئەو 11 کورسی پەرلەمان و هەروەها
دابەشبوونی کوردستان بۆ 4 بازنە لە هەڵبژاردنەکانی داهاتوو سەرپەرشتیکردنی هەڵبژاردنەکان لەلایەن کۆمیسیۆنی عراق و لە هەمووشیان بەلای خەڵکەوە گرنگتر ئەوە بووکە ئیدی لەمە دوا دەبێ وەزارەتی دارایی عراق موسە دابین بکە. بەڵێ ئەوەی کە من باسم کرد بەڵێ محاسەکە لە هەمووی میلیۆن پرێپارەکە بەڵێ کابرا نەگوێ لە هەڵبژاردنیە نەگوێ لە حکوومەتیە نەگوێ لە شتێکە گوێ لە پارەکەیە والله خەڵک بەڕاستی پێویستی بە پارەیە چکە بە حەقی خۆی چی ئەندەزانێ مافی خۆشێتی یانی بەڕاستی بەڕای جەناب دەم محاسەکە خوداوە بڵێن لێ بۆن گەڕێتەوە والله قسە هەیە کە ئەو سێ معاشەی فەوتاوە بگەڕێتەوە هەرچەندە يعني يقل برياركاني شباب زانم داير من تو داير تركيز منك ديا براند كنترول درين والله من ديار اللي بيعقاب لو بابا تسكو من هم بوكل ديار بعض لو ذكري متشفوتا وكانش بتاعتي او سي موسيقى بري 2013 بله او پاشەکەوت و شتە ان شاء الله والله بابەتی پاشەکەوت باس نکرای ئەمڕۆ لە دادگای فیدرالی چکە بابا ئەوەش لەوانێ ئەوەش دێتە باس بڕواتان بێ ئەمەش دێتە باس بەرباس و لێکۆڕینەوە ئەو پارانەی 30 ساڵە ڕووبارکراوە بۆ ئەوروپای ڕۆیشتووەنیا من پێم وایە لەو پارانە حکومەتی عێراق بیگەڕێتەوە بداتەوە میلەتی زۆر باشەوە قوربان پێم وایە ئیدی ئەم دادگایە ناوەستێ لەمە دووە هەم خەڵک لێرە دەچێت شکات دەکا هەم دادگا ئیشی خۆی دەکا پێم وایە بەڕاستی زۆر کەیس دێتە گۆڕێ زۆر شت دێتە گۆڕێ زۆر بابەت دێتە گۆڕێ و زۆر مەلەف هەڵدەدرێتەوە قەنەعەتم وایە کەسێک شتێک دەستکەوی کابرا پێخۆشەوەنیا واللهی خەڵک چی دەوێ ئەو خەڵک خزمەتی دەوێ خەڵکێک لە هەرێمی کوردستان کە پاشی ئەم هەموو معانات و ناخۆشی و دەردەسەریە و چیمیاباران و ئەنفال و ئەم هەموو کارەساتە چاوی لەوە بوو کە حکومەتێکی خۆماڵیمان هەبێ خزمەتی میلەت بکە بەڵام بەداخەوە حکومەتی خۆمان خەمساردی وای کرد کە ئێستا کە بەغدا ڕەحممان پێ بکە لە ماوەی 4 ساڵاندا کابرا پێچاو دەکەوێتەکان حکومەتی هیچی دیارنەوە دەبێت چۆن پێچاو دەکەوێتەکان حکومەتی پاشەکەوت ئێستا خەڵک بەلانی کەمترین ئەنی ئەوەی کە زۆر کەمی هەبێ لای حکومەت خەڵک 20 میلیۆن بەڵێ بێگومان ینی قوربان بەڵێ ئینشاءالله خوای گەورە زروفێک بێنتە پێش ئەو خەڵکەش بگەڕێتەوە ئەو پارەی خۆی کە لێی پاشەکەوت کراوە کابرا دەوامی بۆ یەکردەوە پارێک کردەوە بۆ ژیانی کردەوە بێگومان خەڵک ئەنیش خەڵکیش حەزی لێ بژی کاکە خەڵکیش حەزی لێ ئەو پارەی خێری پێ ناکەن مافی خۆیەتی ماڵمنداڵەکە بەخێوکەوەنیا بێگومان من ئێستا لەو تەمەنە پێویستم بە پارێکە پیر بووم پارەم بۆ چێدەوە دەڵێ ئێستا پیر بووی ئەو کاتە چاویشت پێویست خۆی نەکابرا ئێستا لەسەر تااقەتەوە ئێستا حەزی لێ بژی و ئێستا حەزی لێ ژیان بکە کە کاتێک بەناو ساڵ کەوت و ئەو کاتە قیمەتی ئەو پارە بۆی بێتوان بۆینێتەوە بێگومان ئەگەر ئەو پاشەکەوتە ئێستا بێتەوە زۆر گرنگە ئەو پارەی بێتەوە بۆ خەڵکە زۆر گرنگە بێگومان دەستەکان خۆشکاک محەممەدیان زۆر سپاسان دەکەین زۆر سپاس بەڕێزی زۆر سپاس بە قوربان ئەوە ئەمەی کە ئەمڕۆ کە دادگای فیدرالی بڕیاری لەسەدا هەرچەندە ماوەیە کە ئەم بابەتە قسەی لەسەر دەکرێ و ماوەیەکی زۆرە ئەم پرسانە چۆتە دادگای فیدرالی بەڵام دادگا هەر ماوە دوای دەخست دوجار ئەمڕۆ لە ڕۆژی چوارشەمە 21/2/2024 دادگای فیدرالی عراق بڕیاریدا کە دەبێ خەڵکی هەرێمی کوردستان بە شەرەفمەندانە بژین و موچەی خۆیان پێ بدرێت لە کاتی خۆی و کاکی بەشیر لە شەقلاوە سلاوی خوارد لێبێ. کاک بەشیر تۆ وەکو هاوڕاتێک چ دەڵێ سەبارەت بەم بڕیارە پێت خۆشە پێت ناخۆشە چۆن باسی دەکەی؟ بڕێ بڕیار درا بەس من نازانم بڕیارە سەرچەکە چێ کە عالم دەرێت خۆشی لە دادگای فیدرالی ئاوا دەکەیت وەڵا وابزانم بابەتەکە موچەیە دەبینی یعنی بڕیارەکانی دەبینین بەس ئایا کەسێ بەتابەن دەبینێت وەڵی کاک بەشیر بڕیارێکی دەرکرد وتی پەرلەمانی کوردستان درێژکردنەوەی نایاساییە و ئاگاداریشی هەموو پەرلەمانتارەکانیشی ناردەوە ماڵێ وا بوو
ئەو بڕیارانەش دوزار کە دادگای فیدرالی دەری کردووە لە چەند ڕۆژی داهاتوو بە دیار دەکەوێت کە ئایا تا چەندە جێبەجێ دەکرێت جێبەجێ ناکرێت هەتا و کاتی جێبەجێ دەکرێت خەڵک دەرخۆ بڕیاری هاوێ سەرتا حکومەتی هەرێم جێبەجێ کاتە والله حتما ئەگەر حکومەتی هەرێمی کوردستان ئەو بڕیارانەی کە ئێستا کە لە دادگای فیدرالی دەرێت جێبەجێ بکردا بە ئەمە ئەو کاتە دادگای فیدرالی نەدەهات ئیشمان بۆ ڕێکخەو بڕیارمان بۆ بدا و ئێمە خاوەنی حکومەتی خۆمانین. بەڵێ زۆر سپاس کاک بەشیر دەستەکانت خۆش بە قوربان زۆر سپاس. ئەو بابەتە وەکو کاک بەشیری ژامەژەی پێکرد بابزانین ئاخۆ جێبەجێ دەکرێت هەرچەندە بە پێی ئەم بڕیارانەی کە دادگا دەری کردو و بە ملزەم ناوی هێناوە گوتی هەردوو لا ملزەمن حکومەتی هەرێمی کوردستان و حکومەتی عراقی کە ئەم بڕیارانە جێبەجێ بکەن. دیارە کە ئەم دادگایش دوو ئەندامی کوردی لێیە و پێکاتوە لە هەموو پێکاتەکانی ئەمە دیارە ینی شتێکی ئەوەندە ئاسان نییە بڕیاردان لەوێ دەبێت حتمما جێبەجێ بکرێت. کاک هاوڕێ سڵاوی خوارد لێبێ ئەم کاتت باش. سڵاوی خوا لە خۆت و لە بەرنامە و لە پێشەسار و لە هەمووتان دێ قوربانی تۆ بم دەستەکانت خۆش بێ قوربان. بەڵێ ئێوە دەڵێن چی کاک هاوڕێ وەکو دوا کۆتا وەکو دوا پەیوەندی بزانم دەڵێ چی مامۆستاگیان ئەگەر هەرچێک بۆ میلەت باشێ منیش و تۆیش و هەموو کەسێک ئەدانێ ئایا 111 ئەندام پەرلەمان لە کوردستانە لە سێ مەحافەزا لەکوێ پیا بوو 111 پەرلەمان ئەگەر دەنگی بوێ ئەدێ میلەتەکە خۆی چێکە بای 111 ئەندام پەرلەمانی بوێ 11 کورسی کۆتا یعنی چی ئەمە لە پێناوی حزبی دەسڵاتایە یان ئەگەرەکو ئێمە ئەگەر ئەم عاشانمانە بۆ چاک بکەن دەستخۆشینان 1000 کەڕێ هەیە 1000 کەڕێ هەیە لەوانەیە کە تێکۆشانیان کردێ کە دیفاع لەم فەقیر و هەزارە ئەکەن ئەگەر دادگای فیدرالی نەبێ ئێمە هاوار بۆ چێ بووین بەڕێکێ تەلەفۆنی کرد بۆ کەناڵەکەی تری وەڵا ئێمە ڕۆژنامە نووسێکە ئاوا وەڵا ئێمە پەیوەند نابین بەوینەوە یعنی تۆ قەبلە لە دادگا گەورەتری ئایا ئەتوانی چی بکەیت تۆ ئێمە ئەگەر دادگای فیدرالی نەبێ هاوار بۆ چێ بووین نەوت نارکووە بازین ئەوەتانی ئەوە حاڵەتەوە پارەکە پێت نایدەن ئەوە تا هەژماری من سوێن بەخواوتی هەژماری من ئەوە چە خۆکە نزدکمە هەر ئەوە چە خۆکە نزدکمە هەژماری من یعنی بۆ خۆی ئەمەی پێم لاولاتی یعنی ئەمە زڵم لە فەقیرەتی خۆی کۆمپانیای هەیە خۆی نەوتی هەیە خۆی بەشدارە لە هەموو کاک هاوڕێ باشە تۆ ئەگەر دەوڵەمەند بی ماڵ و منداڵەکەشت برسی بێ و هیچیان نەدەیە و خزمەتیان نەکەی مەجبورن هانا بۆ خەڵکی تر بەرن مامۆستاگیان ئەمە باقتە بۆکەم ئەوە پەیوەندی بە ئوژدان و هەیە ئینسان ناتوانێت بڵێ ئوژدان لە کوردان نییە بە سوێن بەخوای گەورە ئەمریکا لای نەبردایە ئەو سەرۆکی هەرێمە بەو خوا کە دروستی کردین عاسمان لای نێبر ئەمە خوای گەورە نابی ئەمریکای نابدەریتە خۆ ئیساش هەر بە قەراری ئەوە ڕاتەڕێەوە بەخوای گەورە یعنی تۆ عقلی 50 ساڵ لەکوێ بووە لە کوێی دنیا بووە تۆ عقلی بۆ 50 ساڵ ئەیسا بووە بۆ نمونە بۆ 4 ساڵ بۆ 2 ساڵ يعني 50 ساڵ عقدی ئەوە بێ پەرلەمان بەبێ ئەم حیزبانە چۆنی ئەوە باتەکەی تەعیدا ئەوە بەخوا لێی دەرناچن ڕاتی دەڕەکە ئێمە ئەگەر دادگای فیدرالی ئێمە لە چوارچەوەی عێراقی ماڕسەگیە ئێوە خۆلای خۆی ڕۆژنامەنووتن خۆلای خۆی ئێوە سەعودی ئەدانن هەموو شتێکە دانن بەڵام ئێمە ئەگەر هاوار بۆ ئەوانەوەین بۆ چێ بووین بەخوای گەورەوە بنەماڵە ناناتن با کوڕەکەش یاناناتی ئەگەر دادگای فیدرالی ئەگەر ئەم وڵاتە بەڕێزانە نەوێت دەستخۆشیمان هەیە زۆر سپاسانەکەین یاڕەبی خوای گەورە هەرچی باشە سەرکەوتیکە هەرچی خراپە خوای گەورە بەهێزی خۆی داوی اللهم ئامین. زۆر سپاس دەستەکانتان خۆش بێ سپاس کە پەیوەندیان کرد و داوای لێبوردن دەکەین ئەگەر کەسێک ویستی پەیوەندی بکە و نەیتوانی بێ بەدەبەردەستی بێنێ. سپاس بۆ برایانی بەڕێز و خۆشەویستم لە سلێمانی سپاس بۆ برانی بەڕێزم لە هەولێر سپاس بۆ هەمووتان خواتان لەگەڵ.